کە تەقی کۆمەرە ئاگرە کارلۆم هاتوو خوا ڕەحمی پێکردم دەرباز بووم زوم خۆم لە جاددا دوم چاوم هەموو ڕەش بوو هەموو پیستە ئێستا هەردا ئێستا باشترە هەردوو دەستی شمەوە سوتایە. بەیانی ئەمڕۆ وەزارەتی کارەبا ڕاگەندراوی بڵاو کردەوە کە 2 کارمەندیان لە وێستگەی کارەبای کۆری لە شاری هەولێر تووشی ڕوودا بوونە داچێک لەو فەرمانبەرانەی کە لە کاتی ئەرکدا بووە لە کاتی چاکردنی کارەبا و پێدانی کارەبا بۆ بە هاوڵاتیاندا فیدەرەکە لە ژێر دەستیدا دەتەقێت و 2 فەرمانبەری وێستگەکە برینداردەم جا ڕووداوەکە لە 2 کاتی جیاواز و 2 ڕووداوی جیاواز ژوێ ئێستا من لە ماڵ یەکێک لەو فەرمانبەرانم کە لە کاتی ئەرکدا بریندار بوو لە ئێستادا دۆخی تەندروستی باشتر بوو هێنراوەتە ماڵەوە. کاک جونەیت سڵاوت لێبێت ئینشاڵڵا سەلامەت دەبی دەمەوێت بزانم لە کێوە نەخۆشخانە بجێشتیا. والله تقریبا ئەو ڕۆژی کە ڕۆژی یەکشەم بوو کە داخل کرام لۆ خەستەخانەی ئێمرجێسی لەوێ داخلیان کردم تەداویان کردم گوتیان دکتۆر حتا سبەی نایەتەوە ئەمیش لۆ پێش مەغریبەی دەرچووم چمەکن دکتۆرەشی خصوصی دیسان تەداویان کردمەوە ئەوجا پاشان چی گوتی دەبی هەموو ڕۆژێ بێ دەست و دومچاوت دەبی تەداوی بکەین. زۆر باش ئینشاڵڵا باش دەبی کاک جونەید دەمەوێت پێم بڵێ ڕووداوەکە لە چ کاتێک بوو و چۆنیش بۆگەر باسی ساعت و ڕووداوەکەم لە بکەی. والله ڕووداوەکە تقریبا سعات 2:30 بوو کە سیانەی عنکاوە داوای فیدەر 5 کۆری کرد کە لۆ لە ئەرزی بدەم لۆ سەلامەتی و ئەمش چوم على ئەساس ئەوە کەم کوژاندەوە کە دەست لۆ دوگمەی ئەرزی لێدانی کە ڕاکێشم قاتعی ئەو وەختی 100 تەقی بەسەرمدا کە تەقی کۆمەرە ئاگرە کارلۆم هاتوو خوا ڕەحمی پێکردم دەرباز بووم زوم خۆم لە جاددا. باشە بەسەر هات کە فیدەرەکە تەقی والله بریندار بوو زۆرەکە باش والله دوم چاوم هەموو ڕەش بوو هەموو پیستە ئێستا هەردا ئێستا باشترە هەردوو دەستی شمەوە سوتایە باش بوو الحەمدوللا سەلامەت دەرچووم. باش کاک جونەید دەمێ باسی ئەمە بکەیت چەند ساڵ لە وێستگەی کارەبای کۆری دەوام دەکەن لە خودت با بڵێن لە کارەبا بەگشتی چەند ساڵە دەوام دەکەیت تووشی ڕووداوی وا بووی لە ماوەی ڕابردوو؟ نەخی تووشی ڕووداوەچی ئەوها نەبوومە تقریبا ئەوە نزیکەی لەبەینی 10 حتا 12 سال دەبی من لەم حتەی کۆری داوام دەکەم. باشە ئێستا قسەت چییە دەتەوێت چ بڵێی چ پەیامە کتەیە بەتایبەت بۆ فەرمانبەرە هاوڕێکانت کە دەوام دەکەن لەوێ یاخود بۆ وەزارەتی کارەبا کە پەیامێکیان بۆ بنێری؟ والله پەیامە ئەوەیە ئەو محەتەیە لە ساڵی 80ەوە دانرایە فیدەرەکان کەونەوە باش نینەوە ئەگەر بیان گۆڕن باشترە بیکەنەوە کۆنتڕۆل لە بەشی کۆنتڕۆل دابنیشی لێ ئۆن ئۆفی بکەین نەک بچینە سەر قاتعی چکەوەکانی ئێستا نوێ هەمی لە بەشی کۆنتڕۆلی خۆیان ئۆن ئۆفی دەکەن یعنی ئەو فیدەرە کەورانە کێشەیان دەبێتن لە بۆنگۆ دایمەن کێشەی دەبێت دەچێسە فیدەریەت و ئۆن ئۆفی دەکەی خەتەرە ئارە زۆر جار تووشی تەقی نوشتواش دەبیتن. باشە لە وەزارەتی کارەبا قسەت لەگەڵ کراوە چیان پێ گوتووی؟ وەڵای لە وەزارەتی کارەبات کەس نهاتیە بەس کاکسەرهان هات میدیری گواستنەوەی هات سەردانی کردوون گوتی چت پێویستە ئەمە حازرین و ئەو قسانەی بۆ کردینە. زۆر باشە دیالەوەی دەست و دەم چاوستاوی جوێنێک کە زەرری پێ نەگەیشتووە؟ نەخێ بەس دەست و دوم چاومەوە. زۆر باش کاک جونێت ئینشاڵڵا سەلامەت دەبیتن داوای چت هەیە لە بینەران ئەگە بینەران بتبینن قسەی چیان پێ دەڵێیت؟ وەڵی دوعام لۆ بکەن و تاوەرەوەم دەیەوە.